ئێرە گوندی بەرلووتە بەداخەوە لە وەرزی بەهارە خەڵک دێتە ئێرە گوندی بەرلووتیش تەبعی وایە لە وەرزی بەهارە خەڵکانێکی زۆر دێنە ئێرە بۆ گەشتکردن یاخود بۆ بەسەربردنی کاتێکی خۆش بەڵام بەداخەوە کەسانی کە دێنە ئێرە خەمی ژینگە ناخۆن بەڕاستی خەمی ژینگە ئەبێ خەمی هەمومان بێت ئەوەی سای بینین کە خەڵکانێک کە دێتە ئێرە پاشماوەکانی لەدای خۆیان بەجێ دێڵن ئەو پاشماوانەی کە جێ دەمێنێت لە دوای ئەو کەسانی کە دێن بۆ ئێرە بۆ سەربردنی کاتێکی خۆش دڵنیابە لە ڕووی ئەو پاشمانۆ زیان بە ژینگە ئەگەیەنێ لە هەمان کاتیشە زیان بە مەڕووماڵاتی ئەم گوندە ئەگەیەنێ بۆیە هیوادارین ئەو خەڵکانەی کە ئەڕۆنە دەشت یاخودە هەر جێگەیەکن خەمی ژینگە بخۆن بەڕاستی ژینگە بە تەواوەتی وێران بووە هیوادارم هەموو کەسێک بە بەرپرسیاریتی بکە بەرامبەر ژینگە ئەو پاشماوانەی کە لێرە فڕە ئەدرێت زۆر جار ئاژەڵانەی خۆن ئاژەڵەکانی ئەم گوندە ئەو پاشماوانەی کە خۆن زەرری گیانی بۆ ئەو ئاژەڵانە هەیە زۆر جار ئەبێتە هۆی گیان لە دەستدانی ئەو ئاژەڵانە ئەمیش وەکاری پیسبوونی ئەو ژینگەیە هیوادارم خەڵک کەس بە بەرپرسیارەتی بکە و لە خەمی ژینگەدا بێت بۆیە داواکارین بە تایبەتی لە سۆشیال میدیا بەرپرسیارەتی ڕابگرێ و هەڵمەتێک دەست پێکا بۆ پاکڕاگرتنی ژینگە بۆ ئەوەی هەمان پاکوخایانی ژینگە ڕابگرن. تەمەنێمەوە گوری پیشاخەوانی کەلار چەند جارێک لە گەرمیان هەڵمەتی ژینگە پارێزیمان ئەنجام داوە بە زۆر بەداخەوە خەڵکانێکی زۆر زۆرتێن بۆ سەیران لە دوای خۆیان ئەم حەمکە زبڵ و خۆڵ و خۆشاکیانە کە فڕێدن ژینگە ناپارێزن ئەمە کە بۆمان ناکرێ مسەمڕاوە وەگو ژینگە بارێزی بین ئەم ناوە پاکەینەوە ئەبێ خەڵک خۆی هۆشیار بێت کە لە هات بۆ گەشت و سەیران بێت خۆی دوایەوە کیسێ خۆڵ لەگەڵ خۆی کسێکی خۆڵ لەگەڵ خۆی بێنێ ژینگە بپارێزێت ژینگە پارێزیگاری ئەرگێکی سەر شانی هەمومانە ئیسەر ئەمەشە ئەرزێکی بەرلووتە کە بە فەرمە بە چاخۆدا ببینن هەمووی بە عەلاقە و کیسە زبڵەکانی لێ فرەدراوە کە ئەمەشە زەرۆزیانێکی بۆ ئەرزە فەلاحەکان بەجێ ماوە و من هیوادارم خەڵک هۆشیار بێت ژینگە بپارێزن و وەم دەست خۆشیان لێکە دیارە ئەو پاشماوانە کە لەناو خاکە ئەمێنێتەوە بە تایبەتی لایلۆن و پلاستیک وەکو هەموو لایەک ئاگدارە مادەی پۆلیمەرە واتە لە نەوت دروستکراوە هەروە زۆربەی زۆری مکەلوەرە واتە مادەی کلۆری تایە لەگەڵ ئەوەیشە هەندێک مادەی تری تایە وەکو مادەی دایۆکسین ئەمانە هەر هەمووی مادەی زیان بەخشن لەناو خاکە ئەمێنێتەوە و بە تێکەڵبوونی لەگەڵ شێ یان لەگەڵ ئاو و بەرزبوونەوەی پلەی گەرمی ئەمەوە ئاکات ئەو مادانە هەر هەمووی بتوێتەوە بچێتە ناو خاکەکەەوە و ئەبێتە هۆی ئەوەی کە بە پیتی خاک لەدەست بچێت هەروە ئەو زندەوەرە سوودبەخشانەی کە هەن لە ناو خاکەکەیە لە ناو ئەچن و ئەمە کاریگەری زۆر خراپی ئەبێت لەسەر خاک بۆیە پێویستە ئەو مادانە بە تایبەتی مادە پلاستیکیەکان کۆ بکرێتەوە و ریسایکلین بکرێت چونکە ئەمە کاریگەری زۆر خراپی دەبێت لەسەر ژینگە بە تایبەتی لەسەر خاک و ئاو بێگومان زیانی زۆر ئەبێت لەبەرەوەی ئەو مادانە تێکەڵ بە خاکە بن و ڕەنگە زیانەکانی لە هەمان ساڵیان دوای 2-3 ساڵ دیار نەدا چونکە ئەمە پێویستی بەوەی ڕێژەکەی زیاد بکات ناو خاکە و ئەم مادانە یەکێ لە کێشە گەورەکانی ئەوەتانێت کە شی نابنەوە لە ناو خاکە وەکو خۆیان ئەمێنەوە بۆیە ئەمە کاریگەری زۆر خراپ دروستەکە ئەگەر بمێنێتەوە لە ناو ژینگەیە.